جەنابەت کە کەسایەتێکی سیاسی لە گۆڕەپانەکە بە جۆرێک لە جۆرەکان ترست هەیە لە داهاتووی ئەم هەرێمە ئەگەر چارەسەر نەکرێت. بەدەستی خۆت گرێت لێداوە بەزاری خۆت فوت تێ کردو چۆن خۆت دەربازەکەی دەرباز وڵایی پێم وایە بێزگە لە من کەس پێ و پابەنەوە یاسایە من دەبینم کابرا تا بەرپرسێتی گەورەترە یاسیا زیاتر پێشێ دەکرێت. تۆ حیزبێکی سیاسی کەسایەتێکی تۆ هەموو لایەنە سیاسەکان ناتوان ئەم وەزعە چارەسەرکەن منێکی فەرمانبەر منێکی هاوڵاتی منێکی کرێکار چی بکەم چۆن چاکیکەم. ئەی ئەم وڵاتە نەوتەکەی پارەی نەوتەکەی زەویەکەی خێروبێری نێوزەویەکەی هەمووی لە ڕاستیدا قۆڕخراوە. ئەو شەڕێ کە ئێوەیەکەن شەڕی ئەوان نییە ئەوەی چەند حیزبێک لەم سامانە سوودمەندە بەهرەمەندە ئێوەی لێتەریکن بۆیە ئاوا دەنگتان لێبرزوە. بۆ دەبێت حیزبەکەت دەوڵەمەندترین حیزبی دنیا بێ ئەگەر قۆڕخکاری دەنگە بێت.